زیرەکی پێشمەرگە گیانفیدایەک لە پێناو خاک و وڵات. پێشمەرگە پارێزەر و قەڵغانی بەرگریە لە خاکی کوردستان. سەربازی ون ئەمجارە باز لەوە دەکات کێن ئەوانەی پێشمەرگە دەپارێزن لە کاتی ئەنجامدانی پرۆسەی هێرشکردن بۆ سەر دوژمن. ئەو وەک پۆڵا لە ناو شۆفڵێکی قەفڵکراو بە ئاسندا پۆشرا و ڕوبەڕووی مەرگ دەبێتەوە. دوای وەرگرتنی ڕێنمایی لە سەرووی خۆی دەست دەکات بە ڕۆیشتن بەرەو ئەو خاکەی کە چارمایی دایپۆشیوە و زوڵم و زۆرداری بۆتە بەربەستیایدا. بۆیە زیرەک و هاوپیشەکانی ئەم بەربەستە تەخت دەکەن و دەیخەنە ژێر پێی ڕووناچیەکانی پێشمەرگە و ڕحم و بەزەی و خۆرهەڵاتنی ئاڵای کوردستان. لە کاتی بە دیارکەوتنی هەردوو ژمنیەکی شارەوە بەلوولەی تفەنگ و نوکە پۆڵاینەکانی شۆفەڵەکەی ڕوبەڕووی ئەو هەڕەشە مەترسیدارانە دەبێتەوە. ئەم شۆفەڵە وەک یەکەم ئۆتۆمبیل لە گۆڕەپانی جەنگ ڕێگە بۆ هێزی پێشمەرگە دەکاتەوە.
بەڕاستی کاک زیرەک هەموو کات کە دەبێتە هجووم و لە دەستەی پێشەوە و یەکەم سیارەیە کە ساتر دەشکێنیتن بە شۆفەری خۆ و پێش قووەتەکەویتن. داعش تەرکی بۆ شەڕ تەرکی زەکاتە سەر سێش هاوانە TNTە لەگەڵ قەناس ئەو TNT ئەو شۆفڵانە پاچەکەنەوە لە پێش قووەتەوە ڕۆن پاچەکەنەوە تەسقی بە خۆیان دەدەن ئەوە یعنی لە سێ بەشی شەڕەکە ئەوان بەشێکی حەسمەکەن وێن. هدفي ما واجبي ما بشرطه انه ام ريكي سير اوتومبيلي داعش يجي خود فاجرين امريكي وانا قدكم بتش ام قدكم بحفاراته وبشوفلا ريجي انجا ام دبرن ام سواتر شدكن بريق بجي خاگينن وبهدفي خاگينن فكزيرك وكو بيشمرگك از بين مرولك گلك گرين كبيا دگل هر اوپراسيون كده و تشش يدي كمتنا وهر اوپراسيون كو از بينم كاك زيرك لپيشيا جبهه چيتن و تشد گيان خافيدا بكد بو كردستان بو بيشمرگ دي فراتشن و هر انتحاري تشتك هبت يانجي ساترك ركا ساترك بكد اكمي كسه روليو گلك گرين گل هر پيشمرگ و بو هر كردكي و وكي دجي وكو قسم عاليات عامة هرش عامره وان حتى جيتا بتشكترين كاس توريدا رولك هر جرين جاي برشا وهي دهر هجومه كده يعني هندي وصفهم كم نايت خلاص كرنو نايت قوتن. یەکەم هەنگاویان شکاندنی ساتری دوژمنە و دواتر لێدانی خاڵی بەرگری و دروستکردنی ڕێگای دەربازبوونی کاروانی هێزەکانی پێشمەرگە بۆ ڕاوەدونانی چەکدارانی داعش. میلان آماده به دست خوش مراقبه شوار دور کنه اما تا تماشای درو کنه مثلا یکی حرکت وار عمرك الناقية هذا آماده باشكرا گەرما و تەپ و تۆزی خۆڵ و وەرزی هاوین و وشکی ئەم دەشتە سەختە ڕێگر نییە لە سەرکەوتنەکانی هێزی پێشمەرگە. ئەسبەری ببمە پێشمەرگە من تەقدیم کرا فەرماندا زێرەوانی و ببمە پێشمەرگە من تەقدیم کرد ئەس وەرگرتم بەری 8 ساڵە ئەس چوومە دەورەکێ 45 ڕۆژە 45 ڕۆژە و بێمە وەرگرتن وەک سایق شۆفەر ئەو کاتە سایق شۆفەر گەلک گرنگ نەبوو ئێستا سایقی شۆفەر گەلک گرنگە نوکەژی دەستێکی من چەکە دەستی بدیش یێ سایقیە شەفەری ئەس ئیشی خۆ پێ بکەم حتا نوکە ئەس بەردەوامم و دچمە برای جنگ یەکەمین سایق و پێشم و وەک سایقی شەفەرێمە. حتا نوکە 13 هجوومە
دقل پێشمەرگەی ئەس بەشدار بوویمە بۆ نەهێلانا تروریستی داعش. کارێ من ئەوە دقل پێشڕەویە پێشمەرگەی بەری ئەم بگەینە ساتری پێشمەرگەی ڤە دەکەم دچینە ساترین تروریستێن داعش ئەوەش ڤە دەکەین و دقل برای پێشمەرگە ئەس پێشڕەوی دامە یەکەمین سایق وەکی سایقی شەفەرێ ئەم هەجوومە دەبینە سای تروریستی داعش درابین چگاوەمە مەسەلەن سەرکەفتن بەدەستخۆڤینە ئێکسەر درابن بچێکردنا نقطە خالد پێشمەرگەی کو نەهێلین تروریستی داعش بگەنە پێشمەرگەی ڕادەبن بچێکردنا ساتر و چەپەران دبەریکا دژمنیدا کو برای پێشمەرگە مەعەدەن لێ دڵخۆش بیت و سەرکەفتی بیتن دە خالد خۆدا و چەپەرێت خۆدا. مەترسی و زەحمەتیامە گەلک جاوەک و سەرمایە گەلک جاوەک گەرمە نوکە وەک ئەس شەفەرا من ژناودا من چێ کردیە و ئەس سیار بمە شەفەرا خۆ شەفەرا منە قوفل کردی بیت ژناودا ئەس قوفلێ لێدەم بۆکو ئەس بکەفمە دەستی واندا یان پێش ئەو هەجومی ئەس بکەم ئەس شەفەرا خۆ نەیەمە خاڵی یان کوشتن یان سەرکەفتن و گەلک جاش مەترسیت وان ئەو ئەم دچین پێشەکی ئەس یەکەمین سایقم بکو بۆ شەفەرێ ئەزل پێشم دگولا عول ji bo me têtin qadîfe bîtin entîhalî bîtin sayet wan bimrêşkirîne ez li pêşim û nûke heta nûke jî ez berdawamim hiç çi careş min pêşke wan bernedaye û bernademiş. Neferê dî ku sayeqê şûferê navê zîrek e şiyaya hemû gava neferê êkê bîtin pêşiyê بۆ birîna satire û micasifê pirreha xwe biketin bişêtin wa satira bibirîtin û beref sengerê dijmin ev hemer û bacerê ku me hey zêdetir bişên cephey bişkênin û beref sengerê diyê dijminê biçin بۆ nehêlana dijmin li ser axa Kurdistanê. ئەوانەیە وەکو کاکە زیرەک کە سایق شۆفەری دەکەن لە جەپەکان خصوصەن لەو 2 ساڵی کە تەمەشا بکەین لەگەر داعش شەڕی داعشمان کردی ئەمە زیاترین کەس ئەوانەیە کە لەگەرمامان دەبینەمە پێشمەرگە لەلایەک بیتن ینی پێشمەرگە ئەوە شتەکە لەبیر نەکراوە بەڵام ئەوانەی لە پشت پەردەنە ینی ئەوانە دائیمەن لە سەنگەرەکانی پێشەوە بووینە لە هەموو کاتێک ژیانیان لە مەترسیدا بووە ژیانی خۆیان کردە قوربانی پێشمەرگە قارەمانەکان و خەڵکە لەگەریان دەبن ئەوانێک وەکو کاکە زیرەک دائیمە کە تو هجومی شوێنێک دەکەی ئەو شۆفەلانێک کە درعن و دێن ساتر دەستچێنن لە بۆ پێشمەرگە ڕێگای ئاسان دەکەێنن ئەو شوێنانێک کە حبواتی لێ بۆ شۆفەلانە شوێنەکە خاوێن دەکرێتەوە دائیمەن ژیانیوان لە زیاتر لە مەترسیە زیرەک کوڕێکی زیرەکە هەرچەند بەسێ بکەم هێشتا کێمە چەندین ئۆپەراسیۆنە منە دیتە ژیانە خۆی خستێ مەترسیە بۆ برایان پێشمەرگە و چەندین ساترات بوو پێشمەرگە کردیەوە ژیانە خۆی خستێ مەترسیە بۆ ئەوەی برایەت پێشمەرگە سەرکەوتنەکە مەزن تۆمار بکەن هەرگرتنەوەی هەندێک شوێن کە ئەلغامیان تێنتی ڕێژ کراوە ساق شۆفەرەکان ڕۆڵەشی یەکجار کاریگەریان هەیە بەڕاستی زۆر چاو نەترسانە کاروبار و ئەرشی خۆیان بەڕێوە دەبن.
از بخو دو جا بریندار بوومە جارایەکێ ئازادکردنا ئاسکی مووسڵ لەسەر دووسایدێ تەلەحفەر ئاسکی مووسڵ مە ئازاد کرد دووسایدێ تەلەحفەر مەفرەقی ئاسکی مووسڵ مەگرت ئەس ڕابووم بۆ چێکردنا ساترێکی ji ber سایە تروریستان نەگەینە برای پێشمەرگەی ئەس ڕابووم بۆ چێکردنا ساتری ئەس من ساتر چێ دکرد بەری ساتر خلاص ببیت سارەکە ئەنتیحاری هات ژێ ڕەخێت تەلەحفەر بەس خۆشبەختانە خوپا قاندمەوە بەس خۆشبەختانە چ گیانێن ئەوێدی نەبوو بەس بەری ئەو بێت خوب بتەقینتەوە من شارع گرت ئەو گەشتە ساتری و ئەو شارع گرتی ساتری مدانای ئەو خوپا قاندەوە خۆشبەختانە من پێشمەرگە پاراست و ڕووداوی دووەمیش بوو ئەم چووینە شنگار نێزیکی شنگار من گوندی سوولەخە من دیت سارە ئەنتیحاری ڕێکێڤەت هات جماعەتی گوتە من ڕابە شارعی بەردە من شارع بەرنەدا ئەس ڕابووم ئێکسەر بە گرتنا شارعی دروستکردنا ساتری من دروستکردنا ساتری هەر دیگوتنە من بەردە من بەگنێک دانا یا ئاخێ هەر گوتنم بەردەم بەرنەدا حتا ساتر مەزبوط کردی سارە ئەنتیحاریاتە سە ساتری خوب پەقاند و ئەلحەمدولیلا هەنگێژی ئەس بریندار بووم بلا ئەس ببام بەس نەبرای منی پێشمەرگە بووە و هەنگێژی پشتا من کە بریندار بوو تیشی فەقەراتە بوون مەنووکەژی بەردەوام من سایقیان الوی شەڕێوەکی ئەس بریندار بوویم جماعەتە من گەلک محاولە کردن کو ئەس بچم نەخۆشخانێ من گوت ئەس بە هیچ شێوەیەکی ناچمە نەخۆشخانێ حتا ئازادکردنی شنگال خلاص نەبیتن ئۆپراسیۆنەکە بە دوومایک نەیت ئەم شەوێ گەشتینە شنگال مە شنگال ئازاد کرد جماعەتی گوتی تو شێ بچیە مستەشفی علاجی بکەی من گوت ئەس بە هیچ شێوەیەکی ناچم ئەم سێ ڕۆژە بەردەوام بچێکردنا خاڵێن پێشمەرگەی و ساترە و ئەس بەردەوام بووم چگەوە مە هەنگینێ سەرکەفتن دەستخۆڤەینە و خاڵێن پێشمەرگەی جێ پێشمەرگەی چەپەرمە چێکردن و مەزبوط مە دومایکی نەشولێ خۆ ئەس گەریەمە نەخۆشخانێن دووەکێ علاجێ من کردن ئیشاعە بوومە گرتم پشتا من تیشی فەقەراتە بوویمە سێ فەقەراتی منەکە دەستنێ یەکێک لە دیمەنە مەترسیدارەکانی زیرەکی پێشمەرگە هاتنی ئۆتۆمبیلێکی بۆم ڕێژکراو بوو بۆ ئەنجامدانی تەقینەوە بە کاروانی هێزی پێشمەرگە بەڵام زیرەک با شۆفەڵەکەی ڕوبەڕووی دەبێتەوە و ڕێگری لێ دەکات لە زیانگەیاندن بە پێشمەرگە لێرە مردن بەرۆکی گرت بەڵام چارەنووسی مانەوەی لە ژیان بەردەوامی بەڕۆحی زیرەکدا وەک بۆ سایق شەفەر ئەزم و کاک بیلالە و کاک عەبدولحەکیم و کاک زبێر بەڕاستی ئەس بڕێکا کەناڵێوە دەستخۆشیە لەوان دەکەم چاوەوان ئێکێکە ماش دەکەم ئیشەڵڵا تەمەن درێژ و هەرساغ بن بۆ پاراستنی ئاخری وڵات دازادکردنا شنگاری ئەس بەشدار بوویمە ئاسکی مووسڵ بەشدار بوویمە لە سەدامی سن ئەس بەشدار بوویمە کانیشرینی ئەس بەشدار بوویمە زمار دە هەمی هجوومێت پێشڕەوێت پێشمەرگەیدا ئەس بەشدار بوویمە
ده همه هجوم دا از بجدار بیم جمال بم و جداومی بم از بجدار بیم ده هجوم دا وقت سایق شفایی داره از وقت پیشمرگه سایق شفا دبردام بم دکای خدا سپارستان آقا کردستان ام دیگر ماه دو سرمایه در پیش روی داینه بلا اوجی حکومت یک دست بیت تو پیک وجیان بیت تو انشالله سرکفتن هر بار پیشمرگه خزانه مجی گلک کار دیگر من و از بوی کاری را دادم گلک جد جمعه دا تلفن من دکان دبیج من گشت کیوا گو آزاد کرد کیوا خلاص بو کیوا مایا چه هیا چنینا بریندار شهید یعنی دگل منن خمامن دگل خمامنن بس چجاراش نگوتی نکو نه چیان خاطر یان درست کتب چی گلک جاش گوتی من حق او تاش خواه بیتنده سنگری دا کاتێک ئێمە هێرش دەست پێ دەکەین پێش هەموو کەس ئەندازاری سەربازی و باجەرەکانی ئێمە پێش دەکەوێت ساق شۆفڵ دەورێکی کاریگەری هەیە لە هێرشەکانی ئێمەیان لەبەرەوەی ساترمان بۆ دەکاتەوە و ساترەکانی دوژمن دەشکێنێت و لەو شوێنانەی کە شکمان لێتی کە سیارەی ئینتیحاریمان بۆ بێت ئێمە عازە دەین بە ساق شۆفڵەکانی خۆمان ڕێگاکانمان بۆ دەگرێت و ساتر لە بەردەممانە دروست دەکات ساق شۆفڵ بۆ ئێمە کە دەورێکی کاریگەری هەیە و هەموو سەرکەوتنەکانمان پشتی شێریان بەردەکەوێت ئێمە لە زۆر شوێن کەوتنێتە مەوقفی زۆر ناخۆشەوە نمونە لەوانە لە شنگار کە انتحارێک نزیکمان بۆەوە زیرەک ساتری دەکرد کە پێشمان گوت پێم وت بگەڕێدواوە بەڵام نەگەڕایەوە زۆر محاولەی کرد ساترێک دەکرد نەیتوانی ساترێکی گەورە بکات بەڵام ڕێگرێک بوو یعنی ڕێگرێکی باش بوو لێ کە انتحارەکە نەیتوانی بگاتە لای ئێمە و تەخیەوە لەوێ سەریشی بریندار بوو کاک زیرەک پێشمەرگەیەکی ماندوونە ناسا کاکە زیرەک دووجار بریندار بووە کاک زیرەک ژیانی خۆی دێختە پێش ژیانی ئێمە و فەرماندەکان و پێشمەرگە قارەمانەکان لە هەموو شەڕەکانەوە و من بەڵگەشم هەیە چەندین جار شۆفەرەکانیان دەتەقیتەوە نمونە ئەو جارە لەو شەڕی چەند جار شۆفەرەکانمان تەقینەوە کاک زیرەک و هەواڵەکانی کاک زیرەشی کە سایاقن و کە ژیانی خۆیان دێخنا مەترسی بۆ ئەوی ئێمە سەلامەت بێت و بەڕاستی ینی من چەند وەسفیام کە مۆسیقیان تەواو نابێ هێزی پێشمەرگەی کوردستان گرنگێکی زۆرە بۆ پاراستنی خەڵکی کوردستان بۆ پاراستنی خاچی کوردستان واجبی ئێمە هیچ منەت لەسەر خەڵکی خۆمان ناکەین ئێمە خۆمان داوامان کردوێت چیر ئێوە دەپارێزین ئێمە خۆمان زولممان پێ قبول نەکرایە ئێمە کە دەبینین لە سەنگەرەکان یان دەبینین لە شەڕەکان لە ئۆپراسیۆنەکان جەنابی سەرۆکی هەرێمی کوردستان خۆی دێ سەرپەرشتی شەڕەکان دەکات بۆیە زۆر ئەگەر شەهیدیش بین لە پێناوی خاک و نیشتیمانی خۆمان لە پێناو خەڵکی بە شەرەفی کوردستان شەهیدیش بین زۆر پێمان احتیادیە خەڵاتکردنی پێشمەرگە هەتا وێژی گرنگە و بینیت دەبان سەروێشتاکەم بۆ خاکی کوردستان زۆر شرینە لای من گشت پێشمەرگەی سە ئێوەم دێ کەیفم تێتەوە نازانم کەیفم تێتەوەیانە کەلپەلیان عسکەریە لەبەرەوە کاکە کاروان ئاهاتەوە ماڵەوەی دایە بەس ناچم کە لەبەرەوە دایکمی من ئەڕۆم عەجەلەمە خەڵاتکردنی پێشمەرگە زۆر گەورەیە هەتا بێژی گەورەیە لەگەڵ منە هەتا بێژی حەزەکەم چی هەیە بینەمە پێشمەرگ ئەمە خەڵاتی سەربازی وونە لەلایەن کوردستان 24
پێشکەش بە زیرەکی پێشمەرگە دەکرێت لەلایەن دایکی شەهید کاروانەوە. خەڵاتی ئەمجارەی سەربازی ون بەدەستی دایکە شەهیدێک دەدرێت بەم پێشمەرگەیە لە پای ئەو خزمەتە گەورەی کردوویەتی.